بله تماشاوان انجام جار انجام دانا هلبجارتنین جواتن پارێزگەهان لە عێراق هەڵبەت جواتên پارێزگەهان لە 2018 bi sedemak û bêguman gendalî tê de hene karênan bi temamî hatin ragirtin. Hekeran behsê Kerkûkê bikin. Gelek caran helbijartinê civatên parêzgehan li Iraqê hatin encamdan lê Kerkûkê piştî 2023 tinê carekê helbijartin li vê parêzgehê hatîne encamdan. û vê carê Kerkûk jî bejdar e bu helbijartinên civatên parêzgehan. Em bizanbî gel û rewşa Kerkûkê çawa ye, Kurd çawa wê bejdariyê prosesa helbijarina bikin. Taybetî jî rewşa miya Kerkûkê prosesa tarîbê û îtir bawekî berfireh dest pê kiriye. Mêvanekê hêjayê me heye Birêz Mihemed Kemal berpirsê li Qaseya Partiya Demokrata Kurdistanê li Kerkûkê gelmeye li Hewlêrê gelmeye. Birêz Mihemed Kemal sڵاوتان لێ بێتۆم کاتتان باش کاتێک باس دێتە سەر باسی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و پارێزگای کەرکووک وەک نمونەوە بگیرێت باس دێتە سەر لیستە کوردیەکان پارتە کوردیەکان لە کەرکووک بەشی زۆرینی لایەنە سیاسیەکانی کورد لە کەرکووک دەڵێن ئێمە ئامادەی یەکدەنگی کۆدەنگی یەکلیستین چاومان لە پارتی وەکێتیەوە ئیشی ئەوانە دەبێت ئەوانیش کار بۆ ئەمە بکەن ئێستا پارتی ئامادەی ئەوەیە لەگەڵ پارتە سیاسی کوردیەکانی تر لە کەرکووک یەک لیست و یەک دەنگ بن پێکەوە بۆ ئەوەی کورد زیان نەکا لە کەرکووک. بەڵێ سەڵاو لە خۆتان و لە بینەرانی کەویست چوار دیارە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە بووینە کە کورد لە کەرکووک چونکە بارودۆخی کەرکووک زۆر جیاوازە لەگەڵ سلێمانی لەگەڵ هەولێر لەگەڵ دۆک بارودۆخی کەرکووک جیاوازە خۆتان نەزان ئێستا باسی ئەوەت کرد کە حەشتی شعبی هاتووەتە ناو گەڕەکەکانەوە وا لە بەردەم شۆرا و عەرزێکەیە کە دانراوە بۆ باخچە و شتی وە خەدەمیە کەچی ئەوان دێن هەڵەکوتنە سەرەوە عەرزە و ئەیانەوێ داگیری بکەن و بیکەن بە بارەگای حەشت کە ئەمە قابل قبول نییە لە ناو شارەکان ئەمە جزئێکە لەو کێشانەی کە بەرۆکی ئێماگرێت. ئەلبەتە ئەنجومەنی پارێزگاکان لە 2026 یانزەی 2019 ڕاگیرە لە دوای ئەو کێشە و بەرانەی کە تشرینیەکان مزاهرەیان کرد پەرلەمانتارانی عێراقش بۆەوەی ئەو کاتە ئەو سەردەما ئەو دەورەی ئەو سەردەمە بۆی کاسەکە بەسەری ئەنجومەن بشکن و خۆیان لێ بەری دەرکەن دیارە بەو بڕیاریاندا کە ئەنجومەنی پارێزگاکان کە ئەوە لە دەسەڵاتی ئەوان نەبوو دەسەڵاتێکی دەستوریە ئەنجومەنی پارێزگاکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێمە هەمیشە لە کەرکووک لەگەڵ ئەوە بووینە یەکریزی ناوماڵی کورد یەکلیستی ناوماڵی کورد حزبە کوردستانیەکان جگەل لە کوردیش حزبە کوردستانیەکان هەتا برا تورکمانەکان و عەرەبەکانیشمان لە لیستی برایەتی لەگەڵا بوونە ئێمە زۆر خۆشحاڵ بووین تا دوا ڕۆژش تا لە 2005 تا 2019 ئێمە هەمومان بە یەکەوە بووینە بەڵام بەداخەوە دیارە ئەو کێشە و بەرەی ئەو خیانەتەی 16 ئۆکتۆبەر لێکترازانی دروست کرد و بڕێکمان لە کەرکووکدا بڕین و چی بەهۆیەوەی داگیرکردنی ماڵەکانمان چی بەهۆیەوەی داگیرکردنی بارەگاکانمان ئەمە کێشەیەکی بۆ دروستکردین ڕنگدانەوەی ئەو کێشەیە ئەمڕۆ کە فەرموو ئەوە حەشت دێت لە ناو ماڵان ئەوێ بارەگا دروست کات ئەوە ئەنجامی خراپی ئەو کارانەیە کە لە 16 ئۆکتۆبەر لێی کەوتووە. ئێمە لەم بەینە لە مەکتەبی ڕێخستنی پارێزگای کەرکووک گەرمیان بە حزوری جەنابی کاک دکتۆر کەمال لەگەڵ حزبە کوردستانیەکان کۆوینەوە یەک دوو حزبش لەو حزبانەی کە کۆ نەبوونەوە لەبەرەوەی تەوقیتەکە لە ڕۆژی عارفە بوو دیارە هەندێکیان ئتزاماتی ڕۆژ و ئەو مەسایلانیان هەبووە بۆیە نەیانتوانی بەڵام هەر ئەمڕۆ لەو حزبانە هەندێکیان پەیوەندیان بە منەوە کردووە و استعدادی خۆیان دەربڕیوە کە جارێکیکە وە کۆبوونەوە بکەین و لە شوێنێک کۆبینەوە بتوانین هەموو لایەکمان بەیەکەوە ئێمە لەگەڵ یەک لیستین بەڵام هەندێک کێشە و بەرە هەیە لەلایەن برایەنی یەکەتین نیشتمانیەوە ئەوان تا ئێستا نەیانتوانێت خۆیان ڕاستکەنەوە کە یەک لیستن یان نا دواتر ئێمە لەگەڵ ئەوانەیە کۆمەڵی اتفاقیاتی ئەومان هەیە
اتفاقی استراتیژیمان هەیە کۆمەڵی ڕێککەوتنامەی ترمان هەیە جاری وا هەیە بەداخەوە ئەمەیان ئەڵێم جاری وا هەیە برایانی ئێمە لە مەکتەبی سیاسی چوونەتە سلێمانی نەگەڕاونەتەوە نەگەیشتونەتەوە هەولێر ڕێککەوتنامەکەیان هەڵوەشاندۆتەوە بە خلافی ڕێککەوتنامەکە ئەمە ئازاری ئێمە ئەدات ئەمە کێشەی ئێمەیە لەگەڵ برایان یەکەتی ئەگەر نا ئێمە هەمیشە لەگەڵ ئەو بووینە ناوماڵی کورد چونکە کەرکووک جیاوازە ئەو زروفەی بەسەر کەرکووک کاتێپەڕێ بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبەر کە هەشت و سوپا بە زەبری تۆپ و تفەنگ شارەکەیان داگیر محەممەد ڕاوشە کەرکووکە ناڕەوشەکە جوداترەوەکێتە گوتی ڕۆژانە ئەم باوەیەکە مەدانی ڕاوشە دشۆپینی لە باشووری کەرکووکی سیاسەتە تعریبکردنی باوە و بە پشتەوانی ئارتشا عێراقی و بە بەریارن بێگومان حکوومەتە بەرێ سەردەمی سەدام ئەوە جباتە قیادە شوڕەشێ بێگومان جارێکی دنا بریارەتێنە تەفعیلکردن حتا لە توبزاوە بێگومان نەبتنی کوردان غەدر لە تورکمانە ژی تێکردن لێ تو زانیژی وێجارێ بەکە 2005 نینە وێجارێ پێتر ئالیەکی سیاسی کوردستانی هەیە دەخوازە لە کەرکووکێ لیست هەبە دەبێت لە کەرکووکێ فرالیستێن کوردستانی ئالیین کوردستانی هەبن گەلو ئەبد حتا چەندێ وێ پێتر خزمەتە وێ ڕاوشە تەسعید و مەترسیدارە کەرکووکێ بکە ئەگەر کورد یەک لیست و یەک ئیرادە نەبێت و زانی لیستە برایەتی توژی تێدا بووی لیستێکە پڕانی بێ هەمتش دەستەوێدا بی ئەلبەتە پێشەوەی بچمە سەر یەکلیستیەکە پێش تۆبزاوە سەرگەڕان هەمیشە منتیقی سەرگەڕان منتیقەیەکی سیراع بوو ئەو عەرەبە هاوردانەی کە لە کاتی سەدامات بوون دوایی ڕۆیشتن و ئێستا بە بڕیاری پارێزگار و جێش و حەشت هەندێکیان دەگەڕێنەوە هەروەها لە گوندی تۆبزاوە و ترکەڵان و بڵاوە و ئەو عەرزانەی کورد و تورکمان جارێکی کە لە هەروەها لە منتیقەی کاکەیی عەلی سەراو و تۆبزاوە و منتیقانە لە منتیقەی حەوت تەغار ئەتوانم بڵێم خطوتی حدودی کەرکووک کوردستان لەگەڵ ئەو شوێنانە بەردەوام لە ژێر هەڕەشەیە ئەمە ئێمە وا ئەخوازێت کە ئێمە لە کەرکووک یەک لیست بین بەڵێ لە کاتی لیستی برایەتی ئێمە لە ناو کەرکووک دەسەڵاتێکی باشمان هەبووە ئێمە خاوەن قەرار بووینە لیستێکمانە بووە 26 کەسی تێدا بووە لە کورد و لە تورکمان و لە عەرەب و لە هەموو حزبەکان و ئەتوانم بڵێم لە هەموو نەتەوەکانیش لە هەموو نەتەوەکانیش چونکە عەرەب و تورکمان و برایانی کردو ئاشوورشمان لەگەڵا بووە ئێمە لەو لیستەیە موفق بووینە لە 2005 ئێمە تەمەنای ئەوەمانە کرد کە ئەم کێشانەی 16 ئۆکتۆبەر بووەتە ئاستەنگ لە بەردەستمان برایانی یەکەتی نیشتمانی لە خەتی نیشتمانی لایەن داوە تەمەناکەین بگەڕێنەوە سەر خەتی نیشتمانی بۆ ئەوەی بتوانین ئێمە لیستێکی یەک لیستی دروستکەین بۆ کەرکووک دواتر نیزامی سانتلیگۆ لە نیزامی هەڵبژاردنە ئەگەر یەک لیست بیت بێگومان دەنگی زۆرتر ئەبەیت و خەڵکەکەی خەڵکی کەرکووکش بە دڵفراوانی و بە ڕوحیەتێکی بەرزەوە بەرەو ڕووی لیستەکە ئەبێتەوە بەڵام ئەگەر نا من ئەڵێم ئەگەر نەتمان توانی یەک لیستیش بین با دوو لیست بین لە دوو لیست زیاتر نەبین ئێمە ڕێیمان وایە چەند لیست زۆر بێت کورد زەرەرەکات بەڵێ بەڕێز محەممەد کەمال پێتان وایە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە دەنگی پارتی لە کەرکووک زیادی کردبێ؟ ئەزانی دەنگی پارتی بێگومان ئەو هەڵوێستای خراپەی ئەو برایانە کردیان بێگومان تەئسیری کردووە و پێگەی حەقیقی و پارتی دیموکراتی کوردستان کە ڕاستەوخۆ هەمیشە بەرگری بووە لە میلەتی کورد و بەرگری بووە لە کوردستان و لە پردێ و سحێلەش ئیسپاتی کرد کە توانی هەجمەی کی شەرسی دێش و حەشت ڕابگرێت بێگومان ئەوە مستاخێتێکی لای خەڵکی کەرکووک دروست کردووە لەگەڵ ئەوە شایە ئێمە لەگەڵ ئەوەین لەگەڵ حیزبە کوردستانیەکانی ناو کەرکووک برایانە و بەیەکەوە هاوپەیمانیەک دروست بکەین بتوانین ڕوبەڕووی ئەو شاڵاوی تعریب و ئەو شاڵاوە نگریسەی کە بەرۆکی کورد و تورکمانشی گرتووەتەوە لە کەرکووک. بله کاک محمد هەڵبەت نەها کۆمسیۆنا بڵندا سەربەخۆی هەڵبژاردنە عێراقی دەم دەست نیشانکردیە ji bo ku lîst hevpeymانî navên xwe tomar bikin
گلو و ناوی خو تومارکیه اگه تومار نکر بی دکنگی تومار کن او سرچه بنما کاندید بین هلبجارتن او شواز پروپاگاندای پارتی لکرکوک و چابه اجاره کردن بارگین خواب برفرهی وکه به اشکرا پروپاگاندام بکه ئێمە لە هەوڵین ئێستا بارەگاکانمان بۆەوەی موافقەتی هەیە بەڵام دیارە ئەملاو ئەولا خەڵکێک هەیە ئاستەنگ دروست دەکات ئەو نەیارانی کوور دەتوانم بڵێم ئاستەنگ دروست دەکەن بە تایبەتی شۆڤینیەکان ئاستەنگ دروست دەکەن لە گەڕانەوەی بارەگاکانی پارتی ئێمە لە کەرکووکین هەواڵانی ئێمە لە کەرکووکە پێگەی ئێمە لە کەرکووکە ئەوەی لە کەرکووک نییە تەنها بارەگاکانمانە ئەگەر نا هەواڵانمان کارگێری و لق و ئەندامانی لق و بەرپرسی ناوچەکان و ئەندامان و هەیەتی ناوچەکانمان ئەتوان بڵێم ئستافی لقش جگەل لە من کە ماڵەکەم داگیر کراوە لەلایەن با بڵین قەیس خەزعەلی و عەسائیبەوە ئەگەر نا برایانمان هەمووی لە کەرکووکن ئێمە ڕوحیەتمان لەگەڵ خەڵکی کەرکووکە بەڵام ئێستاش لەگەڵ ئەوەین هەوڵە دەین ئینشاءڵڵا پێش هەڵبژاردن پێش هەژدەی دوانزە کە ڕۆژی هەڵبژاردنە ئێمە پێش ئەوە بە فترەیەکی زۆر بارەگاکانمان بگەڕێنینەوە بتوانین بگەڕێنەوە ناو خەڵکەکەی خۆمان و بتوانین لەوێەوە بە سەرفرازی بانگەشەی هەڵبژاردن بکەین بەڵێ بەڕێز محەممەد کەمال هەندێک کەس بانگەشەیەوەکەن یاخود ئەم قسەیاکەن ئەڵێن ڕاکانجبووری پارێزگاری سەپێنراوی کەرکووک پارتی دیموکراتی کوردستان دایناوە ئێوە چیڵێن ئەم بارەیەوە وەڵاهی قەرار بوو ئەو نووسراوە بێنم لەگەڵ خۆم ئێستا پیشانی کامیرەکەی بدەم کە کاکەڕەش سدیق لە زیاتی کە حەقی نەبوو دەسەڵاتی ئەو نییە دەسەڵاتی منە دەسەڵاتی ئێمەیە لە لیستی برایەتی کە بڕیار بدەین بەڵام کاکەڕەش سدیق ئەو دەسەڵاتەی قۆرغ کردووە بۆ خۆی کە حەقی نییە ئیمزای کردووە ڕاکانجبووری بمێنێتەوە هەتاوەکو هەڵبژاردن بەداخەوە ئەو ڕۆژە مقابلەیەکی کاکەڕەشم بینی ئەڵێ ڕاکانجبووری پارتی دایناوە ڕاکانجبووری تەجەموعی جمهوری داینا لە حزبێکی عەرەبی تەجەموعێکی عەرەبیەوە هات بە ئیتیفاقیەی لیستی برایەتی لەگەڵیان نایمە پێشتر قەرار بوو بیدەینە تورکمان برایانی تورکمان ڕازی نەبوون لە 9 کەس هەشتیان ئیمزایان کرد بدرێتە عەرەب و ئێمە ناچار بووین لەگەڵ برایانی عەرەب کە 6 کورسیانە بوو لەگەڵیانە ڕێککەوین چونکە هەموو تورکمان و عەرەب مقاتعیان کردبوو لە 2005 تاوەکو 2007 لە 2007 ڕێککەوتنێکمان کردووە لەگەڵ برایانی عەرەب بە پێی ئەو ڕێککەوتنە ڕاکان بووە جێگیری پارێزگا ئەو سەردەمەش برای بەڕێزم کاک ڕزگار عەلی بەرپرسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو بەڵام دوای 16 ئۆکتۆبەر کاکەڕەش سدیقە دانیشتووە کە بە خیانەت ئەو ئیمزایی کردووە و تاوەکو هەڵبژاردن وتوێتی ڕاکان بمێنێتەوە ئەوە نەک ئێمە ئەوە کاکەڕەش سدیقە کە ئیمزای کردووە بە عیلمی کاک ئاسۆ ئەڵمانیش بەداخەواڵێم دیارە سەبەبێک هەبووە لە بینیانەیە من نامەوێت تەتەڕوکەم بۆ بەڵێ کاک بەڕێز محەممەد کەماڵ بەرپرسێ لە قاسەیە پارتیا دەموکراتە کوردستانی لە هەولێرێ سوپاس بۆ بەڕێستان